سلاوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەیە بڕۆ قسە لە سەرپرسی کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق هەروە ناوکۆکی ئێران و ئەمریکا دەکەین. قسە لە سەرەوە دەکەین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا تۆم بارەک نێردەی ترامپ هات بۆ عێراق لەگەڵ وەپیسانی عێراق کۆبەوە، دواتریش هات بۆ هەرێم هەم بۆ هەولێر و هەم بۆ سلێمانیش لەگەڵ وەرسانی پارتی ویکیتی کۆبەوە. ئامانجی سەردانەکەی چی بوو؟ وەقسە لە سەرەوە دەکەین بۆچی پرسی سەرۆکوەزیرانی عێراق یەکلای ناکرێتەوە، چوارچێوەی هەماهەنگی بۆ یەکلا ناکرێتەوە، جاچ بە بەردەوامبوونی مالیکی بێت یاخۆت کشانەوەی مالیکی بێت. ئایا بەم زوانە پرسی سەرۆکوەزیران و سەرۆکۆماریش یەکلا دەکرێتەوە؟ وەقسە لەسەر ناکۆکی ئێران و ئەمریکاش دەکەین. ئایا کاریگەری هەیە لەسەر یەکلاکردنەوەی حکوومەتی نوێی عێراق و پرسی سەرۆکۆمار و دانوستانەکانی ئێران و ئەمریکاش کە سپەی پێنجشەممە بەڕێوە دەچن؟ ئایا هیچی لێ سەوز دەبێت؟ ئایا ئەمریکا و ئێران لە بەردەم ڕێککەوتن یاخود لە بەردەم شەردان؟ ئەم پرسە لەگەڵ بەڕێز ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا شیروان شەمێرانی نووسەر و چاودێری سیاسی قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان بەدەبم. زۆر سوپاس دەکەین. ئەگە سەرەتا لە هاتنی تۆم بارەکەەوە دەست پێ بکەین نێردەی ئەمریکا، نێردەی ئەمریکا بۆ کاروباری تورکیا دەکرێت بڵین ئێستا نێردەی ئەمریکاش بۆ کاروباری عێراقیش و ئایا ئەمان سەردانێکی بۆ باغدا و دواتری شات هەولێر و سلێمانی؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. بۆ بەغدا بێژگە لەوەیکەوە ئابووری بوو دوێنێ ئەو گرێبەستان لەگەڵ کۆمپانیا ئەمریکەکانە دوێنێ و ئەمڕۆژ ینی دوو گرێبەستان واژوو کرد، دوو گرێبەستی زۆر گەورە شوێنێکیکانە چێتە قڕنا ئەوەی دوێنێ بە تایبەتی و هەنگاوێکی زۆرە عێراق بەرامبەر بە ئەمریکا نایی، بەمانای ئەوەی بۆ ئەوەیکەوە پردێکی بەرژەوەندی ئابووری لە نێوان هەردوو وڵاتە دروست بێت. کاتێکەوە ئەو پردە دروست بوو کاریگەری ڕاستەخۆی لەسەر ڕۆژی سیاسی ئەبێت و ئەو پەیوەندی سیاسی نێوان هەردوولا بەواتای ئەوەی ئەو گورزەیان ئەو ناڕەحەتیان ئەو ئەزیەتێکەوە ئەمریکا بێوێ بیگەێنێت بە عێراق لەبەر هەر هۆکارێک بێت ینی هەڵوێستەیەکی تیاکات هەمێک کەمێک ڕاوەستەیە، چونکە ئەگەر عێراق تێک بچێ ڕاستەخۆ بەرژەوەندەکانی ئابوووریەکانی خۆشی تێک ئەچێت. کەواتە ئەو گرێبەستانەی دوێنێ ئەوە خۆی هەنگاوێک بووکەوە عێراق بەرەو ئەمریکا ناو شتێکی باش بوو بە چونکە ئابووری و سیاست لە یەک جیا ناکرێنەوە. ئێستا لە ڕۆژەکان ئابووری لە خۆدەگرێت نەوتە بە پلەی یەکەم بە نسبەت عێراقیشەوە هیچ شتێکی تری نیە نەوت نەبێت، ئەوەی کەوا بێت بتوانێت بفرۆشێتە نابریتێ لە نەوت ئەویکە ئەوەیەکەوە بیکڕێت. ئەگەر شتێک لە ئەمریکا بکڕێ ئەوەیان تا ئێستا ئەوە ڕوون نیە. ئەمە خاڵی یەکەم منوازم ئەمە یەکێکە لە بنچینە ئەساسیەکان دەرگای گەورەکەیە بۆ هاتنی باڕاک بۆ بەغدا. خاڵی دووەمیان بریتە لە سیاسەتی عێراق ئەمریکا بەرامبەر بە عێراق، ئەویش ئەوەندەی کەەوە پەیوەندی بە گروپە چەکدارەکان و ئێرانەوە هەیە، ئەوەندە پەیوەندی بە نووری مالیکیەوە نیە. هەندێک کەس ئێستاوا بزانێ ترامپ بۆ ئەوە بەڕاک بۆ ئەوە هاتووەکەوە بڵێ بە عێراقیەکانیان چوارچەوەی هەماهەنگی هاتووە مالکی لادن. بەو شکلە نییە، ینی مەسەلەکە سیاسەتی نێوان دوو وڵات ناڵێن بۆ ئەوە نەهاتووە یان بڵێن ناوی نەهێناوە، بەڵام ئەڵێم سیاست لە نێوان دوو وڵات، وڵاتێکی گەورەیەوە ئەمریکا تاکە زلهێز لە جیهانە ئێستا لەگەڵ وڵاتێکی کاریگەری هێشتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەتایبەت لە ڕووی ئابووریەوە بریتی نییە لەوەی کەوا بێت بڵێ ئەوە بکە. ئەگەر مەسەلەکە ئەوە بێ ئەکرێ بە ڕێگایەکی تر ئەو پەیامە بگەیەندرێت لە ڕێی سەفارەتەوە کە گەیاندوێتی هەفتەی پێش ئەوە هاتووە. منوازانم پەیوەندی ڕاستە پەیوەندی بە نووری مالیکیەوە هەوە، بەڵام بە پلەی یەکەم و زیاتر پەیوەندی بە گروپە چەکدارەکانەوە هەیە، چونکە ئەوەی کەوا گرفتە لە لای ئەمریکیەکان لە عێراق بریتێ لە گروپە چەکدارەکان ئەوانەی کەوا لە دەرەوەی سیاسەتی عێراق هەڵسوکەوت ئەکەن و ئەجوڵێنەوە و پابند نابن بە سیاسەتی سەرۆکی هێزە چەکدارەکانی عێراقی کە بریتە لە سەرۆکوەزیران و پەیوەندیان زیاتر لەگەڵ ئێرانە هەیە لەوەی کەوا پەیوەندیان لەگەڵ خودی عێراق و سیاسەتی فەرمی عێراقا هەبێ. پاش ئەمە نووری مالکی دێ. نووری مالکی زۆر گرفتی ئەمریکیەکان نییە، من وای بۆ ئەچم نازانم زۆر گرفتی ئەمریک ناڵێم گرفتیان لەگەڵ مالکی نیە، ئەڵێم مالکی زۆر گرفتی ئەمریکیەکان نییە. بۆ ڕەتی دەکەنەوە گرفتی و وڵاتەکانی ناوچەکەیە وەکو ینی سووریایە تورکیایە قەتەر سعودیان گرفتی ئەو وڵاتانەیە زیاتر لەوەی کەوا گرفتی ئەمریکەکان بێ. ئەمریکەکان ئەتوانن مامەڵە لەگەڵ نووری مالیکیا بکەن و نووری مالیکیش ئەتوانێت مامەڵە لەگەڵ ئەمریکەکانە بکە. ینی هەردووکیان 8 ساڵ ئەزمونیان هەیە، لەوانەیە ئەزمونەکان زۆر سەرکەوتوو نەبێ باش نەبێت، بەڵام ئەو هۆکارانەی کەوا لە 8 ساڵی پێش و کاتێکەوە نووری مالکی سەرۆکوەزیران بوو لەگەڵ ئەو بارودۆخی کەوا ئێستا گونجێ زۆریان جیاوازن، بۆیە ناکرێت ئەم بپێوی بە ئەو یان مالکی ئێستا بپێوی بە مالکی 2006 بۆ 2014 11 ساڵە بەسەر کۆتا ڕۆژی سەرۆکوەزیرانیەتی نووری مالکیە تێپەڕیەوە لە عێراقا
کابرا ئێستا زۆر گۆڕاوە بۆیە من ئەزانم نازانم ناڵێم گرفتیان نییە بەڵام پێ چێ دەرگایەکیان کردبێتەوە بۆ ئەوەی هەندێک قسە بکەن یان پەیامەکەشی گەیان دەبێ وتبێتی مالکی لابن یان نەیەت یان بڕوا لە لای ئێمە تازە داخراوە دەرگای کراوە نییە بەڕووی مالکیە احتیمالە ئەمەشی وتبێت لە چوارچێوەی سیاسەتی ئەمریکا چونکە هەتا ئێستا ئەمریکەکان ئاماژەیەکیان نەداوە بەوەی کەوان نەرمیەکیان نواندۆ بەرامبەر بە مالکی بەڵکو هەندێک داواکاریان هەیە ئەگەر بگەنە دیالۆگێک لەگەڵ مالکی بۆ ئەوانە مالکی خۆی هەندێک پەیامی نارد کەوا چەک بێتە ئەوە بەڵێ لەگەڵ شەرع ئەکرێ مامەڵە بکە و لەگەڵ عەرەبا و ئێستا جاران نییە و ئێستا من جاران نیم و ئێستا ئەمانە هەیە بەڵام بەگشتی ئەکرێ بڵێ باراک بۆچی هاتە بەغدا بۆ ئەمە هاتوتە بەغدا باسی زیاتر کێشەکە کێشەی مالکی وڵاتانی دەوروبەرە جە چ تورکیا بێ چ سووریا بێ چ وڵاتانی کەنداو بێ وڵاتانی عەرەبی کێشەکەیان چی لەگەڵ مالکی ئەوان مالکی بە تون ئەزانن ئەو سیاسەتێکەوەیان ئەو ئەزمونێکەوە لەگەڵ نووری مالکی هیانە لە 8 ساڵی خولی ڕابردوو سەرکەوتو نەبوو تون بوویتر ئایا تاوانەکە لای مالکییان هەڵەکە لای مالکییان لای ئەوانە من وازانم لە لای هەردووکیانە چونکە عەرەبەکان بە شێوەیەکی ئەرێنی مامەڵیان لەگەڵ عێراقی پاش سەدام حوسێن نەکرد ڕاستەوخۆڕ و بەڕووی بوونەوە ئەویش هۆکارەکەی ئەوەیەکەوە ئێران باڵا دەستە لە عێراقا و گرفتێکی زۆریان هەبوو لەگەڵ ئێرانە بەتایبەت لەگەڵ بڵاوکردنەوەی شیعەگەرایی لە ناو وڵاتانی کەنداو ئەوە بربەستێکی دروست کرد لە نێوانیان دیوارێکی دروست کرد لە نێوان وڵاتە عەرەبیەکان و عێراق و نووری مالکیش لە گەرمەی کاتەکان و پێکدادانەکان ئەو سەرۆکوەزیران و مالکیش هەڵی هەیە ینی ئەو ئەزمونیان هەیە پاشان مالکی ئەزانن تەفاهم لەگەڵ یا زۆر ئاسانیە کەساتێکی ناڵێم زبرە بەڵام ئەڵێم ئەتوانم بڵێم تۆکمەیە بە لەو جۆرانە نییە بە ئاسانی قەنەعەت بکەوێن ئەڵای سپی بەرز بکاتەوە ینی لەو جۆرانە نییە بتوانین کەوە تۆ فشاری لەسەر بکە یان چواردەوری بێت و ئەوش بڵێ باشە ڕێگای زۆری هەیە کونوکەلەبەری زۆری هەیە مامەڵی لەگەڵاکەوە ئاساشە لە بڕیاردان و جورئەتێکی هەیە ئەوان لەوەیە مالکی با هاوتایەک بزانن بۆ خۆیان ڕوبەڕوو نەیانەوە بێت و خاڵێکی تریش پەیوەندی بە سووریا ئێستاوە هەیە سووریا ئێستا پەیوەندی مالکی لەگەڵ مالکی و شەرع چییە کێشەی ئەوەی مالکی پەیوەندی بە ئەو سەردەمەوە هەیەکەوە شەرع لێرە بووە ئەمە یەک بە پلەی یەکەم کێشەی بۆەوە هەیەکەوە شەرع دەرهاوێشتەی داعش و قاعیدەیە ینی بمانەوە نەمانەوێ ئەوەی کە ئەحمەد شەرع کاتێکەوە ڕۆیشتە سووریا ئابوبەکری بەغدادی ناردی بۆ سووریا و لە پێشە ئەو ڕێکراوی داعشی لە سووریا ئەو دروستی کرد لە ژێر ئاڵای بەغدادی پاشان کەوا بەغدادی سووریا و عێراقی دا لە یەک ئەو جیابوویەوە بەیعەتی دا بە ئەیمەن زەواهیری بەیعەتی بە ئەیمەن زەواهیری دا و بە ئاشکرا بەرەی نوسڕەی دروست کرد و بەرەی نوسڕەش لە ناو لیستی ترۆری نەتەوە یەکگرتوەکان و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاشە هەردووکیانە هەیە یعنی ئەلەوە ئەترسن و مالکی ئەزانن کەوا قدرەتی ڕوبەڕووبوونەوەشی هەیە یعنی لەو جۆرە نییەکەوە ماوەی ئەوە باشەرا بە ئارەزوی خۆی پێڕا بکێشەوەکەوەی کەوا ئێستا عەرەبەکان یان خۆیان ئەیانەوێت ینی ترسی ئەوەیان هەیەکەوە ئەگەر هەندێشت بکەن مالکی بتوانێت ڕوبەڕوویان بێتەوە یان هەندێک هەنگاو بنێ یان لە حاڵەتی دەرونیشی زۆر بەیەکەوە ناگونجێن هەرچەندە من قەنەعەتم هەیە ئەگەر چەند مانگێک تێ بپەڕێ بەسەر سەرۆکایەتی وەزیرانی مالکی و هەندێ بەرژەوەن بکەوێتەوە ناو کەش و هەواکە ناو کەش و هەواکەی حکوومەتداری و دەوڵەتداری و سەرۆک وەزیران و بە دوای بەرژەوەندی گەڕان و بەرژەوەندی ئەم بچێتەوە سەر ئەو هێڵە جارێکی کە بچێتەوە ئەو کەش و هەوایی کەوا کەسێک ئەبێتە بەرپرس ئەڕاتە ناوی وەک چۆن شەرع ئێستا چۆتە ناوی لە ڕزگارکردنی قودسەوە بێدەنگ بۆ بەرامبەر بە قونێتڕە و جۆلان کاتێکەوە ئەچیتە ناو کەش و هەواکە بارودۆخی دەرونی و عەقڵیت ئەگۆڕێ ئەمە ماوەی مالکی بن ئەمانە چارەسەر ئەکا بەڵام ئەوان ترسیان هەیەکەوە ماوەی نەدەن ئەمە بۆ اینجا گرفتی مالکیش دەیسان پەیوەندی بە چوارچێوەی هەماهەنگی باشە بە چوارچێوەی هەماهەنگی بۆچی ئەوان ناتوان خۆیان ئەم پرسێک لا بکەنەوە باز لەوەکێ حەکیم و قەیس خزعەلی ڕازی نەبن بە مالکی بەس خۆیان بۆ ناتوانن بیکشێننەوە خۆ لە ناو خۆشدا کێشیانەوەکو بەڕێز دەڵێ زۆری نەیە چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ مالکیە بوون ئێستا نازانم و ئازانم هەندێکی کە تەراجوعیان کردەوە و خەزعەلی و حەکیم و هەموو ئەوانە تا ئێستش رازی نەبوون بە مالکی
نوێنەری ئەوانیان کاندیدی ئەوان بەرەتی بوو لە محەممەد شاه سوودانی ئەوەی کە ڕوویدا سوودانی پاشەکشەی کرد بۆیە مالکی بوو بە یەک تاکە کاندید کە سوودانی پاشەکشەی کرد ئەوان چاریان نەما ئەگینا ئێستا ئەوان یاری لەسەر ئەو هەڵوێستی ترامپەکەن بەرامبەر بە مالکی یعنی ئیستیغلالی ئەەکەن بۆ خۆیان دژ بە مالکی بۆ ئەوەی کەوا یعنی چوونەتەوە مەرحەلەی یەکەم کاتێکەوە ڕکەبەرایەتی لە نێوان مالکی و سوودانیا هەبوو ئێستا کاتی ترامپ هاتووەتە سەر خەت ئەگەر چی سوودانیش پاشەکشەی کرد بێت ئەوان یاری لەسەر ئەو پەتەی ترامپ ئەکەن و ئەڵێن بەرژەوەندی دەوڵەت باشترە لە بەرژەوەندی ئێستا بڵێن خەیس خزعلی و ترامپ لێک بەرن لە دژایەتی مالکی خزعلی و ترامپ ئێستا لە یەک بەران دژایەتی مالکی بەس هۆکاری دژایەتەکە بۆ چی لەبەر چی بۆ حەکیم و خەیس خزعلی مالکیان قبول نەبێت پەیوەندی بە چیەوەیە مالکی و حەکیم پەیوەندی بە خولی دووەمی سەرۆکاتەکەی مالکیەوە هەیە بەڵێ بینان تەواو خراپ بوو هەتا لەو کاتە حەکیم وای لێ هات 4 کورسی هێنا لە هەڵبژاردنەکانی 2014 و ئەزانم 4 بوو شتێکی وا بوو دوایش هەر خراپ بوو 2 کورسی هێنا لە لەگەڵ عەبادی بەڵێ عەبادی ئەمجارە هەرف ئاوت ئەوە خاڵێکە بەزەم جارەوزان پێگەیان بێز بۆ تۆ بەڵێ بەنسبەت قەیس ئەترسندەی بەنسبەت قەیس خەزعەلیەوە مالکی ئێستا خەزعەلی ئاڵایەکی بەدەستەوەیە ئاڵایی حەشدی شعبی و ئاڵای چەکداروانی ئاڵایی ینی هەندێک ئاڵایی هەندێک دروشمی بەدەستەوە هەیە مالکی بێ ناتوانێت ئەو دروشمانە بەکاربێنێ چونکە مالکی مزارێ بەسەرا ناکرێت لە ئەو بابەتە یعنی ئێستا گەر کۆمەڵە کەساتێکی سیاسی هەن لە عێراقا زۆر بچووکن بەرامبەر بە مالکی ترسیان لە مالکی بچووکی خۆیانە نەک خراپی مالکی من ئەمەم بۆ ئەوە ناڵێم کەەوە مالکی لەو باشتر نییە بەڵام مەوسە لە ڕووی دەوڵاتداری لاوان بەهێزترە کەسایەتی مالکی ئەوان قوت ئەدات ئەوان ئەو ساحەکراوەی کەەوە ئێستا لە بەردەمێنە هەیە و یاری تیاکەن بە ئارزوی خۆیان بەویستی خۆیان ئەویان بۆ نامێنێتەوە باشە بەس پێ دوای هەت بمێنێتەوە یاخود سەبارەت بە کوردەکان بەلایەنە کوردیەکان پارتی یەکەم لایەن و پێشوازی دەکەن پێ دوای ئێستا پارتی پەشیمان و بێتەوە یاخود هەر پشتگیری مالکی دەکەن پارتی ئەو هەنگاوی کەنایی لە دوو شتەوە بوو یەکەمیان پێ ئەچێ زانی بێتی کەەوە ئەمریکەکان مالکیان قبول نییە بەڵام ئەگەر ئەم دوا بکەوتایە لە پیرۆزباییکردن و هەڵوێستەیەکی بکردایە ئەو کاتە هەرێمی کوردستان زەرەری بکردایە لە بەرامبەر ئێرانیان لە بەرامبەر هەندێک لایەنە شیعەکان بە ئەتیباری ئەوەی کەوا دژایەتی شیعە و ئێران ئەکا و چۆتە ژێر ئاڵا و ڕکێفی ئەمریکەکان ئەو پەلەکردنەوە ئەوە خۆ دەرباسکردنێک و لادان و سڕینەوەی ئەو تۆمەتە بوو هەر لە بنەچین هەر لە بنەڕ دوای زانی بیان پێشوەختەوە قەناعەتم هەیە زانیویانە هەستیان کردەوە من ئەسڵەن گومان بۆ ئەوە ئەبەمکەوە پاشەکشەی سوودانی لەسەر و بنەمایە بوو فێڵێک بۆ لە مالکی کرا سوودانی کردی ئەزانی بۆچی لە سیاسەتا ئەوە نییە لە بەرخاتەی چاوی تۆ من پاشەکشاکەم شتیوە نییە کابراک سەرۆکوەزیران بۆ ئێستا باشە من نابم بە سەرۆکوەزیران فەرم و جەنابەت تۆ سەرکردەی من بووی پێشتر ئەوە ڕۆمانسیەتە لە سیاستان نییە ئەگەر من هەر گوێشم لێبێ ئەوە ها بە یەکتر بڵێن قەناعەتم پێی نییە لە سیاسەتا ئەوە نییە بە هیچ باش زەو خاڵیەکەم پارتی لە بەرەوە پشگیری خاڵی دووەم چی بوو خاڵی دووەم بێزاریە بوو لە ئەمریکەکان بەتایبەت ئەوەی کەوا پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای کوردستانەوە هەبوو بۆ ئەوەی کەوا هەنگاوێک بنێن وەک بڵێ هەڵوێستێک بنوێنێن ناچاری ئەمریکەکان کات بێن قسەی لەگەڵا بکەن کەوا هەڵوێستی ئێمە ئەوەیە تو ئاوا بکەی باشە ئەم بچیتە ناو درێژەی بابەتەکە کەوا ئێمە پێمان خۆشێتەوە ئابێ ئەوش قسەی خۆی بکە لەوە گلەیی خۆی بکە یانی وەک بڵێ پاسێکی بەخۆیدا پاسێکی هەردووکیان ئەکرێت من ئەزانم هەردووکیان ئەکرێت لەبەرەوە من پەلەکردنی پارتی لە پیرۆزباییکردن لە مالکی با هەڵەی نازانم چونکە بەس پێ دوای ئێستا شەر بەردەوام بن تا ئێستش ئەوەی هین بە هەتا ئێستش پارتی تەدەخولی ناو چوارچەوەی هەماهەنگی ناکات کەوا کێوە بێ بە سەرۆکوەزیران ئەڵێ ئەوان خۆیان سەرۆکوەزیران دائەنێن ئیتر ئێمە دەنگ بە حکوومەتەکەی بینیان نەیدەین ئەوە مەسەلەیەکی تر بەرژەوەندی حکوومەت لەو ماوەی کێشێک دروست بوو لە بینی فوات حسێن و هۆشیار جێباری گوتیان گوایە پەیوەندی بەوە بێ هۆشیار جێباری پارتی ئاگادار بڵێم فوات حسێن پارتی ئاگادار نەکرد بێتەوە لەوەی کە ئەمریکیەکان
بە مالکی ڕازی نین ئەو کێشەیە لەسەر چی دروست بوو خوێندنەوەت بۆی ئەوم بابەتێکی کەسیە من ناتوانم نازانم قسێتیا بکەم بەڵام بە کاندیدی سەر و کۆمار و ئاوتکردنی و شەر زێباری نیە بۆ بابەتێکی کەسیە ئەو بابەتە پەیوەندی بە دوو ئەندامی مەکتەب سیاسی پارتیەوە هەیە من هەر شتێک بڵێم بەڵام قەناعەتم نییە دکتۆر فواد هیچ لە کاک مەسعود بشارێتەوە میچی لێ بشارێتەوە قەناعەتم نییە یعنی لە 100% ملتەزیمە بە سیاسەتی پارتیەوە چ لە عێراق چ لە دەرەوەی عێراق چ لە کوردستان یعنی لەو جۆرە کەسانن نییە دکتۆر فواد کە یعنی نوێنەرایەتی هێڵی فەرمی پارتیەکات باشە بەس سەبارەت بە کاندیدی سەرۆکوەزیران ئێران ئەم جارە هیچ فیدۆە تەداخولێکی کردبێ بڵێنەوە مالکی کاندیدی ئێمە یاخود ئەو پرسیجێش بۆ لایەنە شیعەکان خۆی دەچتۆتە وردەکاریەوە ئەگەر سوودانیشان دابنایە ئێران هەڕازی ئەبوو یعنی هەڵوێستی ئێستەی ئێران بەرامبەر بە مالکی جیایە لەوەی کەوا سەرۆکوەزیران بێ هەڵوێستی ئێستەی ئێران بەرامبەر بە مالکی هەڵوێستی ئێرانە بەرامبەر بە ئەمریکەکان چونکە بۆ ئەوەی کەوا ئاڵایسپی بەرامبەر بە ئەمریکەکان بەرز نەکەنەوە لە سیاسەتی نێودەوڵەتیە قەناعەتەکە وایەکە تۆ لە یەکەم هەنگاوە وتت بەڵێ داوای دۆم هەنگاویشت لەیەکە داوای سێمیشت لەیەکە وازت لێ ناهێنێ وەک ئەڵێن سواری سەرت ئەبێ ئێرانەکان خۆیان وان ئێرانەکان خۆیان لەو جۆرە نین کەوا بە قسەیەک و دانووسیان قەناعەت بکەن بەس ئەوەیەکەوە لەگەڵ یان ڕۆیشتی قاچێکیشیان لەگەڵ دەهێنە ناو قەبرەکە ئەوە لە سیاسەتی نێودەوڵەتیە بەو شکلەیە بۆیە ئێرانیەکان قەناعەتیان وایەکەوە ئەمریکەکان بە لەسەر بنەمای دۆستایەتی و هاوڕێتی مامەڵە لەگەڵ ئەوانی تر ناکە لەسەر بنەمای هێز و بێهێزی مامەڵاکە لەسەر بنەمای بەرژەوەندی مامەڵاکە لەسەر بنەمای هەتکردن و پێشێلکردنی سەروەری وڵاتان مامەڵاکە بۆیە قەناعەتیان وایەکەوە ئێستا بڵێ باشە وازت لێ ناهێنێ لەگەڵ تایە هەتا دوایی بۆ چونکە بەرژەوەندیەکان کۆتاییان نایێت ئەوەیەوە ئەکا لە ئێرانەکان ئەڵێ با مالکی بمێنێت نەک لەبەر ئەوەی کەوا مالکی لە سوودانی یان لە فڵانە کەس باشترە بەڵکو لەبەر ئەوەی کەوا تەسلیم بە فشاری ئەمریکانە بن باش بەس هەربووسیش کێشی هەیە لەگەڵ مالکی هەیە و پەیوەستە بە چیە موسڵمانەکان هەر کێشیان هەیە لەگەڵ مالکی یاخود تەنها هەربووسیە ئەوش کێشەکە چیە لە بینی مالکی و هەربووسی کە بزانام یەکەم کەس بۆ ڕەتی کردەوە وایە پەیوەندی بە هەڵبژاردنەکانی ناو پەرلەمانەوە هەیە و پەیوەندی بە ڕەفزکردنی و پارتیش کەوا ئەبێ حەلبووسینە بێتە سەر پەرلەمان ئەم جارم بەست تەواو ئەوە پەیوەند ئەو هەڵوێستانێکەوە ئێستا حەلبووسی گرێ بە پلەی یەکەم پەیوەندی بەوە هەیە بە تایبەت بە نووری مالکی تۆڵی خۆی بکاتەوە ئیتر ئەو هایە ئەگەنا حەلبووسی لەکوێ قەیساز عەلی لەکوێ ئەگەر مەسەلەکە میلیشیات و چەکداری و سونە و سونەگەرایەتی بێ من وازانم ئەوەی کەوا ئەبێ ئەوان بەرامبەر بە گروپە چەکدارەکان و میلیشیاکان هەڵوێستی تون بگرن نەک بەرامبەر بە نووری مالکی ئەو ئێستا بۆتە دۆستی حەکیم و دۆستی قەیساز عەلی و دۆستی هەندێک لە گروپە چەکدارەکان بەرامبەر بە مالکی بەڵام هەڵوێستی حەلبووسی بەرامبەر بە پارتی شتێکی ترە وش کێشەکە چییە بەرژەوەندی بە پلەی یەکەم بەرژەوەندی شخصیە ئەویش هەر سەرۆکایەتی پەرلەمان ئەو کاتێک کە حەلبووسی وێستی لە ساڵێک پێش هەڵبژاردنەکان یاریەک بکات لەسەر قوتوکەدانی هەست و سۆزی نەتەوایەتی و عەرەبچێتی وە سونەگەرایی بەرامبەر بە کورد هەر ساڵێک پێش هەڵبژاردنەکان و هاتە مووسڵ هەندێک قسەی کرد قسەی ینی قسەی نەرێنی بەرامبەر بە پێشمەرگە کرد تا پرۆپاگەندەی ئەوەی کەوا چەکی قورسیان بە زۆر لێبسێنێتەوە و دوایی چووە ناو مووسڵ و دەستکاری هەندێک یعنی دۆسیەی نەژاد پەرستی کرد لە نێوان سونەی عەرەب و لە نێوان کوردەکانە لە پارێزگای مووسڵ هەندێک لێ و لێدوانانەیدا و پرۆپاگەند یعنی ئەلەویەوە ئەویست مامەڵەیەک بکە لەگەڵ تورکیا و لەگەڵ وڵاتە عەرەبیەکانە بۆ ئەوەی کاو بێ بە سەرۆک کۆمار چونکە ئەوە خۆی دانابوویان سەرۆکی عێراق یان سەرۆکی پەرلەمانە بۆ تشت خۆی داناوە ئەو وتی پۆستی سونە لە سەرۆک عێراقی و لە سەرۆکی کۆمار و لە سەرۆکی پەرلەمان هی منە چەند مانگێک پێش هەڵبژاردنەکان ئەلەو کاتەش کاک مەسعود وتی کەسێکی سونە هەیە خەیاڵێک لێی داوە با بزانین چی ڕۆدا بەس ئەم
دوو قسەی کرد یعنی ئەوەیە لەگەڵ ئەوەی کەەوە ئەم بارودۆخی کە ئێستا هەیە لە سووریا ڕووی داوە لە ناوچەکە هانێکی هەندێک لە سونەکانی عەرەبی داوەکەەوە ئانیش لە سایی بکەنەوە بەتایبەت ئەوەی کە بەرامبەر بە ڕۆژاوا ڕوویدا ئەمریکەکان پشتیان کرد لە کورد بەرامبەر بە ئەحمەد شارە ئەیانەوێتەوە ئەمانش ئیمتیدادی سونەی سووریان ئەوها ئیمتیدادی سونەی سووریان لە پارێزگای ئەمبار و هەندێشن بۆ ئەوەی کە فشادێک لە کورد بکەن باش بەس هەربوو سەپەیوەندی لەگەڵ یەکێتی و سەرۆکیەکەتیش خۆشە ئەیە و پێویستە بەچی زەم هەندێک ڕێکەوتیش کرابوو ئەنتی پارتیە شتێکی تر نییە بێجگەلەوە بەزەوەیەک لەسەر دژایەتی پارتیە ئەنتی پارتیە بۆ ئەوەی کەوان ئێرادەی پارتی بۆ سەر و کۆمار بشکێنرێ بەڵێ باشە بەسەبارە بە تۆمبارە کات هەولێر و دوایی شاتە سلێمانی پێیوەست بوو بەچی ئەوەی هەولێر و ئەوش سلێمانیش سلێمانی زیاتر خۆ نیشاندانی یەکێتی بوو بەرامبەر پارتی کە بڵێ من دەتوانم تۆمبارەک و مەزڵوم عەبدیش کۆ بکەمەوە لە سلێمانی بەنسبەت هاتنی بۆ سلێمانی ئەگەر ئەو لەسەر پرسی سەرۆک کۆمار بۆ سەرۆک وەزیران قسەی لەگەڵ پارتی کرد بێت سیاسەتی یەکێتی جیایە یعنی ئەگەر داوای هەندێک شتیش لە پارتی بکات ناتوانێت هەمان داوا لە ڕێگەی پارتیەوە بنێرێتە لای یەکێتی ئەگەر پارتی بەڵێشی بۆ بکات یان نەخێریشی بۆ بکات ئەوە تەنها بەشێکە چونکە ئێستا ناکۆکیەکەی بۆ سەرۆکاتی کۆمارد لە ناو پارتی خۆیان نییە تا ئەو بەتەنها قسە لەگەڵ پارتی بکات نێوان پارتی و یەکێتیە یەکێتیش لای کاک پاڤڵە بۆیە هاتووە بۆ ئەوەی کەەوە هەمان پەیام بگەێنێت ینی قەناعەتکردنی پارتی بەس نییە ئەبێ قەناعەت بە یەکێتیش بکە ئەمە یەک دوو بەنسبەت مەزڵوم عەبدیەوە من نازانم ئایا ڕێکەوت بوو یان بەرنامە بۆ داڕێژراو بوو ئەگەر هەر کامێکیان بێت شتێکی باشە ڕێکەوت بێ یان بەرنامە بۆ داڕێژراو بێت هەر کامێکیان بێت لەو دوانە من وازانم شتێکی باشە و ئەشکرێت کەوا هەرەوە بێت کە طبیعیەکەوا لێرە کۆبنەوە لە هەولێرش کۆبنەوە یعنی وەک بڵێ یەکێتی سلێمانیش سنتەرێکە لەو بەڵێدانەبڕایەوەیکەوە ئەتوانێ ماوەڵە بکە بەڵێ بەس بوو سەر کۆمەر پێشتر وا بڵاوکراوە لێ تێگەشتێکە بێت لە بینی پارتی و یەکێتی ئێستا بە پێیەوە بێ دوورن لە یەکتری تا ئێستش بۆ سەر کۆمەر ئێستا بۆ شیعەکان ئەو دارە دەسەری یەکێتی پارتیدا دەشکێنن دەڵێن ئەوان با سەر کۆمارێک لا بکەنەوە ڕاگەنداوی چوارچەوەی هەمانگە بوو لەو ڕۆژانەدا داوایان کە پارتی یەکێتی سەر کۆمار یەکلا بکەنەوە بەنسبەت ڕاگەاندنی چوارچەوەی هەماهەنگی ئەگەر ئێستا سبەینە سەر کۆماریش بۆ بژێڕێت دوو هەفتەی لە بەردەما هەیە لەوانەیە ئەوانت بێتیان ئەگەر سەر کۆماڵ هەڵبژێرا ئێمە لەم دوو هەفتە فشارێکمان دێتە سەر بۆ ئەوەی کەوا هەڵوێستی خۆمان یەکلایی بکەینەوە بۆ ئەوە بێت بەڵام لە بەرامبەریشە کێ ئەڵێ ئەو سەر کۆمارەت دێت تەکلیفی نووری مالیکیەکە ینی ئەوە گرفتێکە بۆ کورد سەر کۆمار ڕای نەسپێری ناتوانێت یعنی ئەگەر ئایا دوو هەفتەکە وەک بڵێ ئەم ئەوێ ئەو ئەحراج بکە ئەمانش ئەیانەوەی خوان لەو ئەحراجێت دەرباس بکەن بۆیە ڕێکنەکەوتنی چوارچەوەی هەماهەنگی پاسێکی داوە بە پارتیوێکێتی کاتێکی هەمیشێک پراوێزێکی کاتی زیاتری بۆ دروستکردوون بۆ ئەوەی کە لە نێوانش ڕێک نەکەوتون تا ئێستا چکە پێشتر وا بڵاوکرای کۆبوونی کرا وازانم تا ئێستا بارزانی تا ئێستا باسی سەرۆکاتی کۆمار نەکراوە منوازانم باسی نەکراوە هی باسی ئەنجومەنێکیش کراوی شەرفەشە لێنە تا ئێستاژمێکی سیاسی نازانم بەڵام تا ئێستا باسکرا بێ زیاتر پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە مەگەر لە هامیشەوە تێگەیشتنی من ئەوەیەکەوە ئەمان بێن لە کوردستانەوە دەست پێ بکەن ئەگەر لەسەر کوردستان ڕێبکەوە نیکێنانی حکوومەت مەبەست حکوومەت و پەرلەمان ئەگەر لەسەر ئەمانە ڕێکەوتن ئۆتۆماتیکیان بەغدا چارەسەرە بێ بڵێ ئەی ئەو هاوپەیمانەتینەوەی نوێ و یەکێتی کارگەری کێوە ئایا پارتی پێ دووە تا ئێستا مامەڵی لەگەڵدا بکە پارتی ئەوانە هەبێتیان نەبێت مامەڵە لەگەڵ یەکێتیاکە نامۆس مامە لەگەڵ مامەڵای لەگەڵدا کە وەکو 38 کورسی مامەڵە لەگەڵ یەکێتیاکە وەک حزب وەک سیاست ئەمە یەک مامەڵە لەگەڵ خۆیاکەکەەوە هێزی یەکەمە حزبی یەکەمە ئەمان دوو فراکسیۆنن بوون بە یەک نابن بە یەکەم ئێستا بۆ نمونە لە ناو چوارچەوەی هەماهەنگیە یەکەم کێیە محەممەد شاه سوودانی هەرچەندە ئێستا ئەوترێت چوارچەوەی هەماهەنگی یەکەمە لە ناو پەرلەمانی عێراقی وایە لیستی گەورەترین لیستیاندا دەستی سەرۆکی پەرلەمان بەڵام کاتێکەوە قسا کرد ئەڵێن کێ یەکەمی هەڵبژاردنەکان بۆ لە محەممەد شاه سوودانی
وهتا ئێستاش ئەوەی کەوا سوودانی ئەو قاچی ڕائەکێشێ لە ناو چارچەوەی هەماهەنگی بۆ ئەوەی کەوا هەر ئەبێ ببێتەوە بە سەر و کۆمار پشت بە یەکەمیەتەکەی خۆی ئەبەستێت لە ناو چارچەوەی هەماهەنگیە تا ئێستا ئەو هێزی یەکەمە لەبەرەوە لێرەش پارتی هەروە مامەڵاکە پارتی وا مامەڵە لەگەڵ خۆیاکە کە ئەو هێزی یەکەمە مامۆستا گفتوگۆ لەگەڵ یەکێتی یەکە هەر 23 کورسی دەبینێ وەک یەکێتی یان 30 کورسی دەبینێ یەکێتی مامەڵاکە بۆ قبوڵین یا ئەو هەنگاوی یەکێتی و نەوەی نوێ دەتوانێت هیچ بکە بەرامبەر بە پارتی لە ناو دەنگدانی پەرلەمانە بەڵێ باشە بەڵام لە دانوستانە نەخێر ئەوە شتێکە پەیوەندی بە یەکێتی و نەوەی نوێەوە هەیە لە کاتێکە ئەوەی ئەدرێتە یەکێتی چی ئەدا بەنەوەی نوێ یعنی ئەگەر یەکێتی بە پێشت بەستن بە کورسەکانی نەوەی نوێ بتوانێت 2000 زیاتر دەست بخات ئەو 2000 ئەدا بەنەوەی نوێ یەکێتی پێی ئەدا نەک پارتی ئەوە پەیوەندی بە یعنی ئەگەر من ئەم قسانە لە ڕوانگەی ئەزمموی پێکێنانی حکوومەتەکانی عێراق و هەرێمەوە ئەەکەم لە 15 ساڵی ڕابردوو ئەم قسانێکەوە ئەیکەم لە ڕوانگەی ئەوەوە ئەیکەم نەک لە ڕوانگەی ئەوەی مەزانیارێکم هەبێ بڵێن پارتی ئەوە ئەکە بەڵام عادەتی پێکێنانی حکوومەت و پێکێنانی فراکسیۆن بەم شکلە ئاوهایەکەوە منایڵم باش بەس یەکێتی چی دەست دەکەوێت وانەوەی نوێش نەوەی بڵێن هەرەوەی دەست دەکەوێت سەرۆکەکەی ئازاد بوو کەم نییە ئەوە کەم نییە کەم نییە یەکێتی چی دەست دەکەوێت بڵێن نایەکێتی قووەتێکی پەرلەمانی باشی دەستکەوت هێزێکی ئۆپۆزیسیۆنی دڕی بێدەنگ کرد 15 پەرلەمانتاری دەستکەوتەوە بۆ دەنگدان لە ناو پەرلەمانە بۆ ماوەی 4 ساڵ بڵێن وابڕیار و لە سێدارایان دەرنەوە یەکێتی براوی یەکەمە بەڵام لەگەڵ ئەوەشا ئەتوانی بڵێکەوە نەوەی نوێ هەندێک لە دروشمەکانی خۆی جێبەجێ ئەکات بە ئەتیباری پروپاگەندەی کرد کە بێ پارتی بۆ نمونە ینی بێهێز بکرێ هێزێکی دەرەوەی پارتی پێک بهێنرێ هەندێک لەو شتانێکەوە خۆی لە بەرنامەی هەڵبژارنەکانە دایناوە ئێستا ئەیخاتە کارنامەی حکوومەتەوە لە ڕێگای یەکێتیەوە ئەگەر نەچێتە کارنامەی حکوومەتەوە کەوا ئەو کاتنەوەی نوێ تاوانبار نابێت ینی نەوەی نوێ هەنگاوەکان کەوا ئەوەندێکەوە پێویست بێ ئەیکا پاشان هەموو جاریش ئەوترێ گۆڕان نەچوە حکوومەتەوە توایەوە نەوەی نوێ هەموو شیکارەکان ئەڵێن ئەم خولەیە بەس ئەگەر نەچێتە ناو حکوومەت و هێز بۆ خۆی پەیانەکە هێز پاڵپشت هێز ئەزمون مەودای کار بۆ خۆی پەیانەکە دەنگدان پێی بەرامبەر بە چی لە پای چی ئەنی ئەو پرسیارەکە بەو شکلەیە چونکە لە کۆتایە تەماشا هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆن وەکو پانکە سوورەخۆنەوە لە شوێنی خۆیانە بۆ چونکە هێزێکیان پێی نییەکەوە پێشکەشی جەماوەری باش بینە سەر گفتوگوی ئێران و ئەمریکا کاریگەری دەبێ هەم لە سەر پێکێنانی حکوومەت لە عێراق هەم ێگلاکردنەوەی سەر و کۆمار ئەگە سپەش و توێژی ئێران و ئەمریکایە ڕاستەخۆ کاریگەری دەبێ و ئەگەر ڕێ بکەون تیرۆدەرا ڕێک نەکەون ماوسم عێراق دوای دێنە سەر ئێران و ئەمریکاش بڵێن ناپەیوەندی بە عێراقەوە نییە ماوسم زوو حکوومەتەکەی گلاتر ناکاتەوە گەرەوان ڕێک بکەون هیچ پەیوەندێکی پێوەی نیە پەیوەندی حکوومەتی عێراق شتێکی ناوخۆیە پەیوەندی بە ئەمریکا و ئێرانەوە نییە پەیوەندی پێوە نییە پەیوەندی بە ئێران و ئەمریکا گوایە گەر ئێران و ئەمریکا ڕێک بکەون مالیکیش چانسیە بێ قەناعەتم نییە مالیکی و دۆسیی مالیکی ئەوەندە قرس بێ بچێتە ناو گفتوگوی نێوان ئەمریکا واشنگتن لەم مەرحەلە ئەم مەرحەلە چونکە ئەوەی کەوا لە نێوان تاران و واشنگتن هەیە زۆر لەوە ئاڵۆستر و ترسناکترە لەوەی کەوا نووری مالیکی سەرۆکوەزیران بێیان سەرۆکوەزیران نەبێت لەوەی کەوا شیعە سوودانی سەرۆکوەزیران یان سەرۆکوەزیران نەبێت ئەمە پەیوەندی بە ئیسرائیلەوە هەیە پەیوەندی بە هەژمونی ئەمریکاوە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەیوەندی بە بچووکردنەوەی ئێرانەوە هەیە پەیوەندی بە سیاسەتی نوێ و داهاتووی ئێرە ئەمریکاوە هەیە لە ناوچەکە نووری مالکی ئەگەر بەو شکلی جەنابەت ئەیڵی لێکی بیتەوە لە بەرژەوەندی ئیسرائیلە نووری مالکی سەرۆکوەزیران چۆن لەبەرەوەی لەگەڵ گروپە چەکدارەکانە ناجۆرە ئەوان دژینی لەگەڵ شەرع ناجۆرە لەگەڵ وڵاتەکانی کەنداوە ناجۆرە لەگەڵ تورکیا ناجۆرە وان ئەوها ئێستا وێناکە بەو شکلەیە کە وێناکە بەو شکلەیە هەموو ئەمە لە بەرژەوەندی ئیسرائیلە نەک لە بەرژەوەندی عەرەبەکان یان تورکیان تەنانەت ئێرانیش
مالکی لەو جۆرە شتانە ئازایە زوو هەنگاو ئەنێ شەرعیش هەر ئەگەر لە بێرت بێجارە بە جەنابتم وتم بە قەناعەتی من بەرامبەر بە ئیسرائیل و ئەم ڕێکەوتنانێکەوە ئەیکاش تم شەرع زۆر پەلەیەتی و زۆریش سەریع و زۆریش لەوە زیاترە ڕۆ ئێستش ئەڵێمەوە بە قەناعەتی من شەرع کۆمەڵە ئەرکێکی پێست پێراوە ئەبێ جێبەجێ بکە وەکو ئەوەی پێ ئەوترێت جەماعەتی وەزیفی یعنی گرۆپی کار يعني وظيفەیەکی تایبەتی هەیە ئەوها پەیوەندی بە ئیسرائیل و ناوچەکەەوە ئێران پەیوەندی بە عێراق شوی بێت عێراق نەخێر ئەوە یەکەوا وتم سوننەکان هەندێک لە ئەمبار و هەندێک شوێنکەوە ختوکەیەکیان بۆ دروست بووە زەوقێکیان بۆ دروست بووەکەوە وەک بڵێ سنگدار پەڕاندەیەکی زیاتریان هەیە لە ڕابردوو بەرامبەر بە کورد بەتایبەت بەسی چی تێدا نیە و گۆڕانکارێ بۆ سوننەکان مۆسم بۆ عێراق بەرامبەر بە عێراق نییە ئەوان لەگەڵ عێراقا چی بکەن سوننە جارێکی کە بێتەوە بێ بە سەرۆکی عێراق لەم مەرحەلەیە قەناعەتم نییە باش سەبار بە گفتوگوی ئێران و ئەمریکا ئەو چی دە چاوەڕان دەکرێت خوێنەوەش بە وتارەکەی ترامپ لە کۆنگرێس وتارێکیدا نزیکەی دو ساعت ترامپ چی تێدا بوو زیاتر وەسفی خۆی بوو چی تێدا بوو بڵین بۆ ناوچەکە بۆ عێراق بۆ ئێران ترامپ خۆی لا سنتەرە و زۆرینەی وتارە سیاسەکانی مەتحن بۆ خۆی ئەوەی کەوا لە وتارەکە و پەیوەندی بە ئێرانەوە هەبێت سێشتە یەکەمیان ڕەواجدان بوو بەخۆی ڕەواجدان بوو بەخۆی تا کوشتنی قاسم سلێمانی لە خۆلی یەکەم و جەنگی ئەوە مۆستان و جەنگی غەزە مۆستان و جەنگی هند و پاکستان مۆستان و جەنگی نازانم هەش جەنگ کێوکێ مەبەستە لەوانەیە نازانم ئەثیۆپیا میسریشی مەبەست بووبێت کە جەنگ هەر یعنی بە هەر حاڵ ئەمە بەشێک بوو لە ڕەواجدان بەخۆی بەرامبەر بە ئێرانیش بەشێکە و لە ڕەواجدان بەخۆی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم کاتێ باسی بالیستەکانی کرد ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئەوێت بالیستەکانیش لە ناو دانوستانەکانە هەبن و ترسیان لە بالیستیەکان هەیە بە تایبەت ئەگەر موشکی بالیستی ئێران بەڵێ موشکەکان و تێ بالیستی ئەو موشکانەی ئێران یان نامەیەک بۆ ئیسرائیل بۆ ئەوەی کەوا تۆزە هێور ببنەوە و دوورکەونەوە لە جەنگ و ئێمە دەست هەڵ ناگرین لە موشکە بالیستەکانی ئێران لەوانەیە ئەمە خاڵی دووەم بوو بێ خاڵی سێم ترسێکی ئەوەی هەیە کە هەندێک لە شکار ئەمریکەکانی شواڵێن ترسێک هەیە لەوەی کە ئەگەر دەست لە ئێران هەڵگری قەناعەتێ بۆ ئێرانەکان دروست بێکەوە ترسی موشکە بالیستەکانە دەست لە ئێران هەڵەگرن چونکە ئێران هیچ جۆرە چێکێکی نییە ئێستا بتوانێت شەڕی پێ بکە ئەوە نەبێ ئەو ترسی لە ئێران هەیە لە موشکە نە لە فڕۆکەیە نە لە هەیە بۆمبی ئەتۆمیە ئێرانم دوانەی نییە لە هێزی ئاسمانی زۆر لاوازە بۆمبی ئەتۆمیشی نییە ئەوەی کەوا هەوێ بەرگری لە خۆی بکایسا موشکەکان یان درێژمەوداکان ئەو موشکە درێژمەودانە عەرەبەکانی زۆر ترساندووە و ئەوە شەکەوە وای کرد لە ئەمریکەکان بڵێن کە هێرش نەکرێتە سەر ئێران جا ترسی ئەوەشیان هەیە کەوا ئەگەر لە ئێران نەدەن و هەموو ناوچەکە ئەڵێن باش هەر نەبێ ئەو قەناعەتە دروست بێ لە لای ئێران و لە لای خەڵکی تریشکەوە ئێران توانی بەو موشکانە بەرامبەرەکەی خۆی بترسێنێ و جەنگێک لە خۆی لابدا یعنی ئەو پێوترە ڕەدعیکیان بکاتەوە بۆیە ئاماژەیەک هەیە بەوەی کە ئەوترێت تێچووی ڕێکەوتن لەگەڵ ئێران زیاترە لە تێچووی شەڕ بۆ ئەمریکا زیاتر ڕوویتیانە بۆی ترامپ دەڵێ موشک دروستکەن گاتە ئەمریکا موشکی کشۆر بڕ موشکی ئەمریکای ئەوە وەڵامی بوو بۆ شتێک یەکێ لە دیبلۆمەتکارە ئێرانیەکان و ئەزانیان و تەبێژی وەزیری دەرەوە یان وەزیری دەرەوە بوو دوو ڕۆژ پێش ئێستاوتی موشکەکانی ئێمە ناگاتە ئەمریکا سەرزەوی ئەمریکا بەڵام ئەگاتە بنکەکانی لە ناوچەکە جا ئەو قسەی ترام دووشتە یان ویستی پێیان بڵێ ناموشکەکانتان ئەگا هەروەک نازانم یان وەک بڵێ کەوا دان لە بنکەکان دانە لە ئێمە ڕاستەوە دانە لە ئەوان ئەگاتە ئێمە مەبەستی زەوی ئەمریکان نەبێت باش بەس لە سەروی دەڵێن ترامپ بەم هەموو ڕەشەیە دەکا ماوەیەکی کورد دیاری دەکات دوای تێپەڕ دەبێ شەڕەکە ڕوونادا هێزی زۆری کۆ کردوێتەوە هێزەکە بەس بۆیە کە ڕێکەوتنەکە بکرێ چکە نوێنەرەکەشی قسەی کرد دەڵێ سەری سۆڕماوە ترامپ لەوەی کە ئێران تەسلیم نابێ نایەتە ژێربار لە کاتێکە هەموو هێزە کۆکراوەتەوە
احتمال بۆ جدية پیشاندان بێ و ئەگەر تەسلیمیش نەبی لێی بات يعني هەردووکیانی ئەکرێت و هەردووکیان بڵێ چونکە ئەگەر لێی با پێویستی بۆ هێزایە و دووریش نییە درێژە پێدانی ئەم دانوستانە بۆ ئەوە بێکەوە هەموو هێزەکان کۆبکاتەوە و بێتە سەربار و ئامادە بێت لێیان بە ئەکرێ بۆ ئەوەش بێ درێژە پێدان بە دانوستانەکان بۆ کۆکردنەوەی هێز بێ یان بۆ ئەوی بڵێ بە ئیسرائیلەکان کەوا ئێمە جددین بەڵام لە کۆتاییە ئێرانەکان تەسلیم نابن يعني شەر هەڵدەبژێرن پێ دوێ یان ڕێکەوت نەک شەر ناتوانم بڵێم ئێرانەکان شەر هەڵەبژێرن چونکە ئەوان شەر ناکەن ئەوان بەرگری ئەکەن ئەوەی کەوا شەر هەڵەبژێرێ بەرامبەرەکەی ترە بەرامبەرن نا ئەم شەر هەڵەبژێرێن ئەو ئێرانەکان ئەیانەوە بە دبلۆماسی بێ بەڵام دبلۆماسی چەند هێڵێکی سوور هەن ئەو هێڵە سوورانە ئەوان تەجاوزی ناکەن وەکو بڵین بالیستی لای ئەوان ئەسڵن ئامادەی ئەوە نین بیخەنە ناو چوارچەوەی دانوستانەکانەوە ئەمە یەک دوو هێڵی سوور وەستاندن و سەر تاپای پیتاندنی یۆرانیۆمە بەڵام کەی ئەکرێت لە دەست لەم دوو هێڵە سوورە هەڵبگرن کاتێ بزانن ڕژەمە گۆڕێ ڕژەمە ڕوخی هێڵی سووری سێەمیان دوان سەرەکی ترە یانی کاتێکەوە زانیان ڕژێم احتیمالی ئەگەری ڕوخانی هەیە ئەو کاتە لەوانەیە دەست لە بالیستەکان هەڵبگرن بەڵام دەست هەڵگرتن لە بالیستەکان ینی ئێرانیش ئەبێتە وڵاتێکی بووکەڵە بەڵێ بەس ئیسرائیل بە ئەمریکا زیاتر ڕێکەوتین وا دەخوێنێت ئیسرائیل شەڕی بووی بەم شێوەیە ئیسرائیل و بەشێکی زۆری ئەمریکەکان شەڕیانەوێ چونکە پەیوەندی بە داهاتووی بوون ئیسرائیلەوە هەیە لە ناوچەکە یعنی ئەوان استراتیژی بیرەکەنەوە ئێرانێکی بەهێز و بێ ئەتۆنۆمیش بێ ئەتۆمیش خاوەنی ئەوە ژمونە بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی استراتیژەوە بە زەرەری ئیسرائیل و ئەمریکەکان و عەرەبەکانیشە بۆی ئەوان ئەیانەوێ ئێرانێک بێ تەنانەت عەرەبەکانیش ئەگەر نەشڕوخێت بەهێز بێ لاواز بێ ترسیان لێی نەبێ وەک هەر وڵاتێکی ئاسایی یعنی ترسیان نەبێ لێی وڵاتێ بێ لەو مامەڵەی ئابووری و سیاسی و دیبلۆماسی لەگەڵا بکەن و تەواو ئەمە عەرەبەکان بەتایبەت وڵاتانی کەندا و ئەمەیان ئەوێت باش وڵاتانی کەندا و لە بەرچی دەیانەوێت شەڕەکە نەبێت چونکە پێش خۆ دژاتێکی زۆر هەبوو هەتا و ساڵانی ڕابردوو تۆزێک ئاشتوای لە بینی ئێران و سعودی هەبوو بۆچی دەیانەوێت شەڕ نەبێ یەکەم تێگەیشتن کەوا ئەمریکا بەرگریان لێ ناکە بەرگریان لێ ناکە بۆیە سعودیا ڕۆژ لەگەڵ پاکستان ڕێکەوتنامەی بەرگری هاوبەشی بەست ئەمە یەکەم خاڵی دووەم تێگەیشتون لەوەی کەوا ئێرانەکان بە جددی بۆ بەردومانیانەکەن ینی قەتەر بەرەگەی 2-3 ساڕوخ 4 ساڕوخ ناگرێت ئەگەر بە هەڵەش بێ 1-2 ساڕوخ بەم لەولا ئەمە بۆ ئیمارەت و سعودیش ڕاست بۆ هەموویان ئەمە خاڵی سێم کاتێکەوە شەڕە بێ ئاسمانی ناوچەکە ڕائەوەستێ بزانە 12 ڕۆژی ڕابردوو چی ڕوویدا کاتێکەوە ئاسمانەکان داخران تورکیا کوردستان عێراق ئێران وەنیە ئوردن سووریا فەڵەستین هەموو ئەمانە ئەمە ئەگەر سعودیە و قەتەر و ئیماراتیش بچێتە کەوێتە بەر بەردومانی موشکی ئێران ئەوانیش ئاسمانەکانیان ئەبێدا بکەن خاڵێکی تر پەیوەندی بە گەڕووی هورمزەوە هەیە گەڕووی هورمز ئێران بە جددی دایەخە کە دایخست عێراق زەرمەندی یەکەمە بۆ ناردنینەوت بەڵێ کوێت زەرمەندی یەکەمە ئەوانش لە یەک ئاستا بەحرێن زەرمەندە قەتەر زەرمەندە و ئیماراتیش ئاستێک ئەوەی کەوا ئەکرێت دەربازی بێت لە ڕێگای عومانەوە یەمەن لەولاوە و یان دەریای ناوەڕاست چونکە سعودیا لەم دی و کەنداوە لەو دیویش دەریای سوور ببوورە دەریای سوورە تەنها سعودیە ئەکرێت لە گەڕووی هورمز دەربازی بەڵام حوسەکانیش لەوی کێشەنین لە دەریای سوور حوسەکان باوەڕم نییە بۆ سعودی کێشەنین بەڵام مەگەر ئەڵڵاهومە بەرەو ئیسرائیل بڕوە ئیسرائیلش ئەو کاتە هەمان گرفتی بۆ دروستە بێتەوە چونکە ئیسرائیل بەڕۆی ڕۆژهەڵاتی ئاسیا بە ڕۆژئاوای ئاسیا بە تەواوی داخرێ ینی ئومڕەفشراش ئیلات با بڵین بەندەری ئیلات ئەو لەسەر دەریای سوورە عەرەبەکان ترسی ئەوانەیە تورکیا خۆی بۆ خۆی ترسی تری هەیە
تورکیاش ترسیە شەڕ هەڵبگیرسی تورکیا دوشتە بێژگە لە ئابووری دوشتی سەرەکیە باشە یەکەم ئێران تێک بچێت بە مەلایین پەنابەر بڕۆنە ناو سووریا تورکیا ئەو پەنابەرانەش ئەڕۆن کوردن بە پلەی یەک تەبرێزە ئورومیەیە وە نییە سابلاخە ئەو منطقەیە لەگەڵ سەردەشت و ینی ئەولا لەگەڵ شنە و نەغەدە و ئەمانە ئەمە بە پلەی یەکەم کوردن بە پلەی دۆم تورکمانن اینجا ئازەری ئەمە ترسی ئەوەی هەیە و ترسی ئەم جارەی کوردی ئێرانیشی هەیە شتێکیان دەست بکەیت وەک ڕۆژ ئاوای لێبێت ڕۆژ ئاوای کوردستانم مەبەستە ئەو ترسەشیان هەیە لەبەرەوە تورکیا ترسەکەی پەیوەندیەکی ڕاستەخۆی بخۆی وە خاڵی سێم ئەتەرسێ ئەگەر ئەمەلگەر ئێرانە بکرێت دوایی سەرەی ئەو بێت ینی شەڕ لەگەڵ ئەو کاتێک کە فشار ئابوووریەکە بەرامبەر بە تورکیا ینی ئێران یەکلایی بکەنەوە و تورکیا منە لە کاچمەکەمە بەز ئەوەی کێلی دەخوێنێتەوە ئەگەری شەڕ نزیکترە یا بڵێن ئەگەری ڕێکەوتن ترامپ عادەتێکی هەیە وەک ئینسانێکی طبیعی یعنی ئینسانێکی سادە مامەڵە لەگەڵ زۆر شتە گەورەکان ناکە زۆر شتە هەستیارەکان ناکە یعنی ئێستا کەوتی باشە شەڕ بێ ئەڵێ قەیچێکە باشەر بێ ئەو قەیچێکە لای ئەو بڕیارە یعنی کەسێکی ئەوە نییە وەکو من و جەنابەت بڵێن کوڕە قەیچێکە چی ئەبێ باب بێ و عادەتێکیشی هەیە خۆی ئەڵێ من زۆر پەیوەندی لەسەر هین ناک پشت بە راپۆرت و خوێندنەوە و نووسین و ئەکادیمی و شیکاری و ئەمانە ناکەم تااقەتەوەی نییە ئەڵێ پشت بە حەدەسی خۆمە بەست ئەڵێ لە هەر شتێکە پشتم بە ئامۆژگاری و ئەکادیمی و ئەمانە بەست بێ من زەرم کردو پشت بە حەدەسی خۆمە بەسم زۆر جاریش بڕیارەکانی لەسەر قسەی ئاخر کەسە قسەی لەگەڵەکە ئەگەر لەگەڵ میزاج یا گونجا ڕاستەخۆیەکا بە بڕیار شێوازی بڕیاردانی ترامپ ئەمەیە مەگەر فریایکەوی ئەلەو کەش و هەوا ترامپ بڕیار ئەدا بەس دەڵێن هەڕەشی زۆریش دەکە کەمی جێبەجێ دەکەوە ئەمریکەکان بە شێوەیەکی گشتی عادەتان هەیە نەک ترامپ زۆرینەی گشتی ئەمریکا باراک ئۆباماش کە بە ژیرترین سەرۆکی ئەمریکا ژمێڕا و ئەکادیمی وانە بوو بەڵام باراک ئۆباما خۆی یەکێک لەوانەی هەڕەشەیە کرد و هیچیشی جێبەجێ ناکرد. باش با دەپرسیان بینەوە سەر عێراق ئەو کێشەکە دروست بوو لەنێو عێراق و کوێت دەکاتە پێکدادان لەسەر سنوورە ئاویەکان پێکدادان نا بەڵام هەڵەی عێراقە هەڵەی عێراقە ناکاتە گرژی ئاڵۆزی دروست بێ شەڕ لەگەڵ کوێت ئەو دوورە عێراق جورئەتی ئەوە ناکات جارێکی کە تەحەڕۆژ بە کوێت بکە بەڵام ئیت کوێت دەتوانێت هەر ئێستا میسر باشە سعودیە ئێمارات کوێت تو بزانم تورکیاش نازانم تیان تورکیا یەکێ لە وڵاتەکانی ئەم لایە ڕاستەوخۆ ئینکاری یان ناڕەزایان دەربڕی بەرامبەر بە ئەو نەخشەی ئاویەی عێراق تەسلیمی یان داگرتوەکان چونکە ئەگەر ئەو پێوەرەی عێراق گرتوێتێ بەر ئێران بیگرێتە بەر نەک کوێتیشنە ئێران بیگرێتە بەر چی ئاوی عێراقی ئەیبا بۆ خۆی ئەگەر هەمان پێوەر هەر وڵاتێک بگرێتە بەریێتە ناو سنوورە ئاویەکانی عێراق بۆیە بەڵامیش دەڵێ لەبەر بەنداوی فاویەتی بۆیکی کێشەی بۆ دروست نەبێ ئەمە ڕاستە نەنا ڕاستە بەڵام لە ڕابردووە لەوانەیە هەڵی زۆری کرد بێ بە هەڵەیەکی تر چارەسەر ناکرێت ئەوایە بە جۆرێکی تر بووە پێ ناگاتە پێکدادانی سەرباز نەخێر سوپاس دەکەین بەڕستمەوەستا شێوان شێرانی مادومان کردی سوپاسیان بەدەبوون سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ